سەبارەت بەچی؟ مامۆستا لە تیکتۆکە دیاردەی پێیا بووە مەحبەک هەمومان نەزانین کە خوای گەورە حیجاب بووی بۆ ئافرەت فەرز کردو بێگومان فەرزە، یعنی چ دەموچاوی کامل داپۆشە یاخود لەشێکی قەپات کاکتەژی دیار نەبێت. بەڵام مامۆستا بەڕاستی ئەوانە شیکەیسە لە کۆمنتان لەوەی زۆربیان بزانن باسی چیەکەم ناو نایەنەوە، بەڵام کۆمەڵی ئافرەتی بەڕێز پێیا بوون مامۆستا دیان حیجابەکەکەن قژیان هەمووی داپۆشن کوردەوارێڵی تەشتێ میکاجەکەن و فلتەرێکی لێدن یان لە تیکتۆکە گۆرانیەڵێن، یان لەگەڵ گۆرانەکە خۆشیان بادن. مەبەستەکەی من ئەوەیە مامۆستا ئەمە سوکایەتیکردن نییە بە حیجاب؟ وڵی براشینەکەم طبعا حیجاب یعنی پەردەیەکە لە بینی جوانیەکەی، یعنی جوانی خۆی داپۆشێت، جوانی خۆی داپۆشێت بۆی پیاوی نامەحرم نەیبینێت. بەڵام بەداخەوە ئێستا ئافرەت دەچێە فلتەرە کاتە سەر دەموچاوی بۆی جوان دەرکەوێ. طبعا ئەم فلتەرانە لەگەڵ ڕێزما یعنی بیکە سەر مەیمون شتێکی زۆر جوانی لێ دەرەکات. نانە گاڵتەت نییە، باوەڕت هەبێ لێبێ وەڵڵا ڕاستەکەی باوەڕت هەبێ جۆ ڕاگرە، باوەڕت هەبێ نازانم یعنی دەموچاوی وا بۆ ئەگۆڕێت، یعنی خۆت بە خەیاڵتا نایاڵی بۆ خاتی خوامە چ مەخلوقێکە ئەگەر ئەمە ئەوەنە جوان بیە لە نزیکەوە ئیتر خۆ من هەر شێتە بم باڵە گرمەوە. بەخوا ڕاستەکەی یعنی گەنجی داما و ئیمڕۆ یعنی بۆچی سەرسام بۆ بە کۆمەڵێ ئافرەت و دوای شەهەوات و حەز و ئارەزوی خۆی کەوتووە. یەکێک لەو هۆکارانە چییە؟ خۆیکی ئەو فلتەرانەیە بەداخەوە، ئەو فلتەرانەیە. بۆیە کەسێک لەو ئیسلامە تێگەیشت بێت نە فلتەر لە دەموچاویەدات، نەدیە خۆی عرسکا و نە گۆرانیش بڵێت. کەسێکیش تێ نەگەیشت بێت ئەنجا لە چەک بداتە سەریا، نیقاب بکە، هەر شتێ بکات، هەر ڕەفتارێ بکات. إنما بغيكم على أنفسكم من عمل صالحا فلنفسه ومن أساء فعليها. يعني ومن أساء فعليها كاتي كسيك غلطيك كاخو نادية فناي إسلام غلطك بو خويتي ومن عمل صالحا فلنفسه كاتي كسيك شاكاكات فضلكي الله جل جلاله وكسبوك بو خوي كردوتي. بويا أفرتي مدميني چی پێڵێن سناپ و فلتەر بوو بێت تۆ قەت قەناعەتەکەی بە مامۆستا سۆرانە قەناعەت کات بەخۆ. من ئەڵێ مامۆستا بۆیە ئەو پرسیارم لە تۆ کرد، ینی هەستەکەم قسەی تۆ کاریگەری هەیە بۆ گەنج بەعام، هیوادارم ئەو ڤیدیۆیانە ببین، ینی قسەکەی تۆ کاریگەریان تێ بکات خەڵک زۆر قسەی کردووە. بابەگیان خەڵک هەیە ئێستا هەبێ گاڵتەمە ینی سمعە و کەسایەتی خۆی هەڕاج کردووە. بڵێ چی مناڵەکەی ناوەتە سەر قاچێوە ڕایە ژەنیە هینەکە سناپێکە دەکوڕم بخەوە ئەو بۆ ناخەوی ئەمانە بەڵاوێکاتەوە. ئەجا خەڵکیش گاڵتەی پێکەن، ئەجا لەم تیکتۆکەیە بڵاوێکەنەوە یا نازانم سەرینەکەی بەرگەکەی پیس بووە ئەوە ئیمڕۆ سەرینەکەمان دەرەکەین بەرگەکەی شۆرین و ئەیکەینە ناو غەسالەکە و ئیتر کۆمەڵی قسەی هەر ینی نازانم ینی بەڕاستی تەنها بەس ینی سەرجەی خێزانەکەی باز ناکە و تەسویری ناکە، ئەگینە هەموو شتێک باسەکە. ئیمڕۆ ئەوەم کرد سەعادەوەنە لە خەو هەستام، ئێستا ئەچم نازانم یاپراغەکەم ئەچم سەر ئاوەکان پاکەمەوە، ئێستا ئەچم بۆ ناو ژووری میوانەکەم، ئەوە ئێستا میوانێکمان دێ فڵانە شتم بۆی کردەوە. حاصل تەفاسیلی ژیانی لەو سناپەیە باسەکات، بەس ئەوەیە ئیتر فۆکس ناکاتە سەر سیسەمەکەیە. بەڕاستی ئەمە شتێکی زۆر ناشرینە. کاکە پیاوەکەی بەمە ڕازیە، دوای ئەو پیاوەکەی خۆی خانەوادەکەی کاکە خەسوو غەزووری براکانی ئامۆزاکانی